دژ بە پێشێلکاری و ڕێگری لە بەردەم ڕۆژنامەنووسانی کەرکووک لیژنەی داکۆکی لە ئازادی ڕۆژنامەنووسان و مافی ڕۆژنامەنووس لە بەیاننامەیەکدا ئەو مەترسیانە دەخاتە ڕوو کە ڕۆژانە دێنە بەردەم ڕۆژنامەنووسانی کورد لە کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکان. لە بەیاننامەکەدا داوا لە حکوومەتی ناوەند و لایەنە پەیوەندیدارەکانی شارەکە کراوە چارەسەری دۆخی ڕۆژنامەنووسان بکەن و پێشێلکاریەکان ڕابگرن. ڕۆژنامەنووسانی کەرکووک دەرکردنی بەیاننامە و ئیدانەکردن بە ڕێگە چارەی گرفتەکانی بەردەمیان نازانن. کاری ڕۆژنامەنووسی لە کەرکووک دەتوانین بڵێن زۆر سەختە، زۆر مەترسیدارە لە پاڵ سەختەکە، چونکە ئێستا هەر زانیاریەکە بتێ بەدەستی بێنی ئەبێ ئیلا موافقەی پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت بچی بە نووسراوی فەرمی موافقەتی پارێزگار بێنی بۆ فەرمانگەی کاتێ زانیاریەکەی لێوەرگری لە هەمان کاتدا لەو نێوانەیە ڕاگەاندنی پارێزگاریش ئەو بەڕێوەبەر و فەرمانگەیە گەدارەکاتەوە کە ئەمە چیان بێت ئەوانیش ئەوە بڵێن، یانی ناتوانێت لە خۆیەوە زانیاریت پێ بدەنە ئامارت بداتێ. ئەمە خۆی لە خۆیان ئاستەنگێکی گەورەی بۆ کاری ڕۆژنامەنووسی دروست کردووە و ڕۆژنامەنووس ناتوانێت لەو مەلەفانەی لە کەرکووکان دەستی بۆ بەرێ. بۆ تەحەداکەم هەر ڕۆژنامەنووسێک بە ئێمە بە ئێوە بە هەمووانەوە بتوانین لەسەر مەلەفی نەوت زانیاریکی وردمان دەستکەوت کوا لەکوێیە. خۆی لە ماوەی ڕابردووشە و بە ئێستاش و بە داهاتووشەوە ڕەنگە زۆر نەتوانین ئومێدێکی زۆر لەسەر سندیکای ڕۆژنامەنووسان هەڵبچنین، چونکە ئەو ئەزمموی کە لە ڕابردووە هەیە و ئەو بەدەنگەوە نەهاتنەی بەرامبەر ڕۆژنامەنووسان وای نیشانداوە کە ڕۆژنامەنووسان هەم بەرامبەر سندیکای ڕۆژنامەنووسانی خۆیان، سندیکای ڕۆژنامەنووسانی عێراق، حکوومەتی عێراقی، هێزە ئەمنیەکان هیچ متمانەیەکی لەبێ. لێرە ڕۆژنامەنووسان تەنیان شەڕێکی دەستەویەخاکەن لەگەڵ زانیاریەکان بۆ دەستخستنی زانیاری. یعنی ڕاستە ئەوان ئێستا هاتوونەتە قسە لەسەر و بابەتە، بەڵام پێم وانی لەسەر ئەرزی واقع بەتوان کاریگەرییان هەبێ، چونکە ئەوان پێم وایە معتەرەف نین لە بەغدا، بۆیە ڕەنگە ئەگەر قسەیشیان هەبێ بۆ لابردنی ئەو بەرپرسیارەتێک کە لە سەریان کەوتووە ڕەنگە بۆ ئەوە بێ. لە بەیاننامەکەی لیژنەی داکۆکی لە ئازادی ڕۆژنامەنووسان ئەو پرسە بە پرسێکی هەستیار و مەترسیدار بۆ ڕۆژنامەنووسانی کورد دەزانن و پێیان وایە ئیدارەی کەرکووک و هێزە عێراقیەکان بە مەبەستە و کارانە دژ بە ڕۆژنامەنووسانی کورد ئەنجام دەدەن. بۆیە ڕۆژنامەنووسانی کەرکووک داوا لە حکوومەتی هەرێم دەکەن چارەسەری دۆخەکە بکات. منەڵێم لە مێژووی کەرکووکە بە ئەندازەی ئەم 2 ساڵە سوکاتی بە ڕۆژنامەنووسان نەکراوە. ئەوەی بەرامبەر ڕۆژنامەنووسان نەکرێت لەم شارە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە پێویستی بە ئاوردانەوەی جدی هەیە بە تایبەت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان و ئەو سندیکایانەی کە داکۆکی لە ڕۆژنامەنووسانەکەن. بەیاننامە دەرکراوە هەر سوکایەتیەک، هەر ڕێگریەک، هەر پێشێلکاریەک، هەر هەڕەشەیەک بۆ سەر ڕۆژنامەنووسان لە چوارچێوەی بەیاننامەیەکە بابەتەکە تێئەپەڕێ و دواتر باسیش ناکرێ. بەیاننامە ئێمە سوپاسیان نەکەین، بەیاننامە شتێکی معنەویە، بەڵام چارەسەرکردنی دۆخی ڕۆژنامەنووسان و چارەسەرکردنی کێشەکانی ڕۆژنامەنووسان تەنیا بە دەرکردنی بەیاننامە بڵین چارەسەر نابێت. بەیاننامەکەی لیژنەی داکۆکی لە ئازادی ڕۆژنامەنووسان دوای ئەوە دێت لەقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان داوای لە حکوومەتی هەرێم کرد ئاوەڕی جدی لە داواکاری ڕۆژنامەنووسانی کەرکووک بداتەوە چارەسەری گرفتەکانیان بکەن کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دەیان پێشێلکاری دژ بە ڕۆژنامەنووسانی کورد لەلایەن هێزە عێراقیەکان و ئیدارەی کەرکووکەوە ئەنجام دراوە. گیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.